کارنامەی هەڵبژاردننی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی سەرجەمچین و توێژ و سێکتەرەکانی ژیانی لە بەرچاو گرتووە. کۆمەڵی ئیسلامی هەوڵی داوە لیستەکەی نوێنەرایەتی سەرجەم پێکهاتەکان لەخۆ بگرێ بۆ ئەمانجەی بتوانێت دوێنەرایەتی ڕاستەقینەی خەم و کێشەکانی خەڵک بکات. لەو چوارچێوەیەشدا ژنان و ئافرەتان پێکهاتەیەکی سەرەکی لیستەکەن. بەدریە ئیسماعیل کاندیدی ژمارە 3 لەسەر لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان. گەلی کورد گەلێکی ستەمدیدە زوڵم لێ کراوە تایبەت کە ئێستا دەسەڵات کارێکی کردووە هەموو هەرێمی کوردستان ئەو ستەمە هەست پێ کردو و ئەو ستەم و ژێردەستەیە هەموو کوردستان و گەل و نەتەوەی گرتووەتەوە. بۆیە من لێرەوە بە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەڵێم بە ئەو پەڕی عەزم و جەزمەوە بەرەو سندوقەکانی دەنگدان لە ڕۆژی سینۆدا بۆ ئەوەی کە وەرچەرخانێکی گەورە دروستکەین بۆی ژێردەستەی زوڵم نەمێنێ بۆ ئەوەی گەنجەکانمان هەلی کاریان بۆ بڕەخسێ. بەدریە ئیسماعیل هاوکات ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە وەک خۆی دەڵێت با پلەبەندی حیزبیە و پۆستەی وەرگرتووە و ئاماژە بۆ ئەوەش دەکات کارەکانی لە ساڵانی ڕابردوودا ئەزموونێکی باشە بۆ کاری پەرلەمانی. کاتێک کە ئێمە چوونە ئەنجومەنی سەرکردایەتی و تایبەت ئەنجومەنی چاودێریمان وەرگرت و من هەر لەو بوارەدا خۆم کاندید کرد بۆ سەرکردایەتی بێگومان کە کاتێک ممارەسە دەکەی دەبیتەکەوێت کەسێکی خاوەن ئەزمون خۆ وردە وردە لەگەڵ قەزیەکانە ڕادێ بێگومان ئەم پیشەی ئێستام لە چوارچێوەی کۆمەڵی ئیسلامیدا ئاشنای کردوم بە زۆر شت و زۆر شتی فێر کردوم. بێگومان ئەوە تەئسیر و کاریگەری زۆری هەیە با چاوەڕۆشنی باشیشم پێدا و هانم دەدا کە زیاتر بۆ نمونە لەسەر کاری پەرلەمانیم کاتێک کە ئینشاڵڵا خوا بشێمە چوومە ئەو شوێنە چاوێکی تیژ بم و بیرێکی تیژ بم و داکۆکارێکی سەرسەخت بم لەو شوێنەدا. ئەو تەنها باکاری حیزبیەوە سەرقاڵ نییە بەڵکو ڕۆژانە کاتەکانی بەسەر وتنەوەی وانەی شەرعی و کاری خۆبەخشی و بەشداریکردن لا کۆنگرە و سیمینار و چالاکی ڕۆشنبیریەکاندا دابەش کردووە. کۆڕم هەبووە سیمینارم هەبووە خولم هەبووە وەڕکشۆپم هەبووە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و مێژوو شایەت تا سپاس بۆ خۆی پەروەردگار. وەزائیدەن بەرنامەم هەوە لە ڕادیۆ تەلەڤیزۆنەکان وەزائیدەن لە کەناڵی ئاسمانی بانگەواز کەناڵی ئاسمانی پەیام و ڕادیۆ کۆمەڵی ئیسلامی وەکانە ڕادیۆکانی تر لە شارەکانی تر ڕاستەوخۆ لە هەموو مناسبەکان و ڕووداوەکان و حەدەسەکان و یادەکان ئەو یادانەی کە ڕۆژانە بۆ نەتوندوتیژی ژنان یادی خێزان ڕۆژی دایک ڕۆژی باڵاپۆشی ڕۆژی گەنجان ڕۆژی کرێکاران لە هەموو ئەوانە ئێمە بەردەوام چالاکی گشتیمانە بە تایبەت لە ڕۆژی توندیژیدا بۆ هەموو شارەکان. بەدریە ئیسماعیل مەحموود لە ساڵی 1970 لە ناوچەی شارباژێر لە پارێزگای سلێمانی لەدایک بووە. ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە وەک چالاکی بواری ئافرەتان و گەنجان کاری کردووە. لە ساڵی 2013 ئەندامی ئەنجومەنی باڵای خوشکان بووە. لە ساڵی 2017 بڕوانامەی ئەکادیمیە لە ڕەوات للمەعاریف المقدسە لە شاری تورکیا بەدەستهێناوە. ئێستاش کاندیدی کۆمەڵی ئیسلامیە بۆ پەرلەمانی کوردستان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.